ئێستاش مامۆستا هاوکار ئازێت نەبێگەل لەو ماوەی دیاری کراوە بتوانی ناوڕۆکی بابەتەکە پێشکەشکەی سپاس دەکەین. بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش بەڕێزان. دەستخۆشیم لە ڕێکخراوی ئادا و پیرۆزبایی لە دامەزراندنیان و خۆشحاڵم کە ئەمڕۆ لە قەزای شارە زوور و قەزایی کە من تەمەنی مناڵی و گەنجیم تیا بەسەر بردووە لێرە لە خزمەتتانم بە گەورەی خۆتان بەبێ ئەدەبی مەزان کە من لە حزوری ئەوە قسەکەم لەبەرەوەی بەشێکتان مامۆستا و بەشێکتان هاوڕێم بوون ڕەنگە ئەو حەقە نەدەم بەخۆم قسە لەگەڵ بەڕێزتان بکەم لەم پێگەیەوە، بەڵامی تر ئوسوڵی کارەکە وایە کە من لە خزمەتتان نابم. هەردوو بەڕێزان زۆر بەباشی قسان لەبارەی ڕێکخرا و ئەرک و مەهامەکانی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کرد. ئەوەی کە من ئەمڕۆ ئەمەوێ قسەی لەسەرکەم کۆمەڵگەی مەدەنی ئەم کۆمەڵگە مەدەنی کە بەڕێزان باسییان کرد لەگەڵ میدیایە وەکو دوو هاوبەش و دوو شەریکی استراتیژی لە ئاراستەکردن و لە ئەنجامدانی کارەکانیاندا. هەمومان نەزانین میدیا کاتێک کە باسی میدیاکەین لە نێوان دوو کەوانە باسی مەفهومە عام ئەساسیەکەی میدیاکەین، نەک لەگەڵ ڕێزم ئەم شەڕەدەنووکەی کە ئێستا بینین لەسەر هەموو قەزیەیەک ئێمە شەڕەدەنووک و باڵبادان و شەڕی ڕاگەیاندنی میدیاکان ئەبینین لەبەرەوەی بوونەتە میدیای حیزبی. کاتێک قسە لەسەر میدیاکەین خەیاڵمان بۆ ئەم میدیانە نەچێت کە شەوانەیان بینین، خەیاڵمان بۆ ئەساسی مەفهومە میدیایەکە بچێت کە لە بنەڕەتدا ئەبێ هەبێت. هەمومان دەزانین میدیا بریتێ لە ئامڕازی گواستنەوەی هەواڵ و زانیاری و بڵاوکردنەوەی وشیاری و چاودێریکردنی لایەنە فەرمیەکانی هەم حکومی هەم ناحکومی و چاودێرێکی گشتیش لە کۆمەلگایە. بۆچی؟ بۆ ئەوەی لە کۆتاییە لە پێناو چاکەی گشتیە کارەکانی ڕەنگ بداتەوە. بەرامبەر بەوەش کۆمەڵگەی مەدەنیمان هەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یان کۆمەڵگەی مەدەنی بە گشتیەک بێتەوە کە دواتر باسی یەکەین بۆچی یەکەین بە دوو بەشەوە. کۆمەڵگەی مەدەنیش بە هەمان شێوە ئەساس و بیرکردنەوە لە کۆبوونەوەی خەڵکانێک لە دەستە جەمعی نخبەوی بە هەمان شێوە کارکردنە بۆ چاکەی گشتی، کارکردنە بۆ چاودێری، کارکردنە بۆ وشارکردنەوە. کەواتە ئەمە مانگەێنێ بەوەی ئەم دوو پایە ئەساسیەی کۆمەڵگەیەکی مۆدێرنی دیموکراسی پێشکەوتوو ئەبێ بە یەکەوە هاوبەشی استراتیژی بن، ئەبێ بە یەکەوە کار بکەن، ئەبێ بە یەکەوە تەنسیقیان هەبێ، هەماهەنگ بن بە یەکەوە بە چەند فەقەرەیەک باسی یەکەین. هەماهەنگیەکانیان کامانن و ئەکرێ لە چیان نزیک بن، ئەگەر نزیک بن لە یەک نزیک دەبن لە یەکەوە تەحەدیاتەکانی بەردەمیان کامانەیە کە ئەکرێت زەرەری گەورەیان لێ بدات. میدیا کۆمەڵێک مەهامی سەرەکی هەیە کە گەیاندن و ئاگادارکردنەوەی ڕایگشتیە لە هەواڵ لە زانیاری و لە گەیاندنی ئەو هەواڵانەی کە ڕۆژانە لە دەوروبەر ڕوو ئەدات و پێوەستە بۆ کۆمەڵگەیەوە، ڕێنمایی و هوشیارکردنەوەی کۆمەلگا لە کاتە پێویستەکاندا و بەردەوام ئەپدێتکردنەوەی کۆمەلگا بە هوشیاریە نوێیەکانی کۆمەڵگەی مەدەنی و پەروەردەکردن و ئاراستەکردن بەشێکی سەرەکیە لە کاری میدیا. بیرمان نەچێت ئێمە لەبەرەوەی نەتەوەیەکین، هەموو نەتەوەکان کاتێکە پیرۆزیەکانی خۆیان باسەکەن لە ڕووی زمان، لە ڕووی کلتور، لە ڕووی پیرۆزی ئاینی و پیرۆزە نەتەوەیەکانیانەوە پێویستیان بەوەیە ئامراز و کەرەسە و وەسیلە هەبێ بۆ ئەوەی کۆمەلگا پەروەردە بکات، نەوەکانی کۆمەلگا پەروەردە بکات لەسەر پاراستنی ئەو بەهایانە. بەشێکی ڕەنگە لە قوتابخانە و لە زانکۆکان، بەشێکی ڕەنگە لە خێزان، بەشێکی ڕەنگە لە گەڕەک و لە خوێندنگە ناحکومی و کەڵم ناحکومی و بەس ئەهلی نییە ئەو خوێندنگایانی کە جۆرێک لە جۆرەکان ینی تاکی پیشەیی بەرەمەێنن. لە پاڵ ئەمانیشا ڕەنگە میدیا ئەرکێکی زۆر گەورەی لەسەرشان بێ بۆ پەروەردەکردنی تاکی هوشیار بە زمانی خۆی، بە کولتوری خۆی، بە نەریتی خۆی، بە بەهاکانی خۆی. ئەمانە کۆمەڵێک ئەرکن کە میدیا بێ بەڕاستی جێبەجێ بکات و ئەرکی سەرەکی و سەرشانی میدیایە. میدیا لە کۆی جیهانە ئەوەی کە هەیە عنی ڕاستە ڕەنگە هەندێک میدیای تر هەبێت، بەڵام بەگشتی دابەژێ بێ بەسەر 5 جۆر لە میدیایە. میدیایەکیان میدیای دەوڵەتیە، میدیایەکی ترمانەیە میدیای حیزبی و سێبەری حیزبەکانە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی عەرەبی و تایبەتر لە عێراق و تایبەتر لە زۆنی خۆمان زۆر باش هەستی پێیەکەین لە سنووری هەرێمی کوردستان زۆر باشتر هەست بە میدیای حیزبی و سێبەری حیزبەکانەکەین. میدیای ئەهلی و ئازاد بە هەمان شێوە لە جیهانە یەکێکە لەو میدیانەی کە کاری خۆیەکان لە ژێر ئەو پایانەی کە باسمان کرد. میدیای بازرگانی هەیە کە بازرگانەکان سەرمایەدارەکان میدیایەک دروستەکەن بۆ گەیاندنی پەیام و
دیدی بازرگانی و ڕیکلامی کاڵاکانی خۆیان لە چوارچێوەی بەرهەمە میدیای یەکانیاندا میدیای کۆمەڵایەتی و ناوچەیش لە ئێستاە کە سۆشیال میدیا بە شێوەیەکی بەرفراوان باڵی کێشاوە بەسەر کۆمەلگایە پێم وایە ئێوە زیاتر لە هەر کەسێک هەست بەوە ئەکەن میدیای ناوچەیی میدیای کۆمەڵایەتی لە شارە زۆر پێگەیەکی باشی هەیە لە سید سادق لە هەڵەبجە لە هەورامان لە سلێمانی لەمانە ئیبینین میدیای ناوچەیی باش ئێستا دروست بوون و کاریگەریان هەیە ئەمانە تا ڕادەیەکی زۆر دوورن لە میدیاکانی ترەوە و زیاتر لە سۆشیال میدیا کاری خۆیانەکەن و پەیامی ناوچەیی خۆیان نەگەێنن ئەم میدیایانە کۆمەڵێک ئەرکیان لەسەر شانە کە وشارکردنەوەی کۆمەڵایەتیە وشارکردنەوەی کۆمەلگایە چاودێریکردنی دام و دەستگاکانی حکوومەتە چاودێریکردنی کۆمەلگایە بە ئاراستەکردنی چاکەی گشتی و گەیاندنی هەواڵ و زانیاریە لە سنوورە دیاریکراوەکەی کاری خۆیاندا ڕەنگە میدیایەک بۆ میدیایەک جیاواز بێت میدیایەک بۆ میدیایەک سیاسەت و ئەجەندای جیاواز بێت بەڵام سەرنجام گەیاندنی هەواڵ و زانیاری لای هەموو میدیاکان هەرەبێ هەمان مەفهوم بێت کاتێک کە هەمان مەفهوم نابێت ئەم فۆزایل دەکەوێتەوە کە ئێستا بینین بەداخەوە بینە سەر کورتێک لەسەر کۆمەلگای مەدەنی دواتر بیان بەسینەوە بەیەکەوە کۆمەلگای مەدەنی بریتێ لە تۆڕێکی فراوانی کەسێتی و ڕێکخرا و گروپی خۆبەخشی سربەخۆ کە کار دەکەن بۆ گەیشتن بە کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش و چاکەی گشتی بۆ بەرگریکردن لە بەهاکان و پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتیەکان لە ئاراستەکردن لە وشیارکردنەوە دوو جۆر کۆمەلگای مەدەنی هەیە لە ئێستای واقعی کوردستان ئەگەر سیر بکەین لە کۆی جیهانە هەردوو جۆرەکەی ئەم کۆمەلگا مەدەنیە بەگشتی ئەبینرێت بەشێکیان ڕێکخراوە فەرمی و دیار و ناسراوەکانی کۆمەلگای مەدەنین وەک مامۆستا باسی کرد ناسراون دیارن خاوەن کەسێتین خاوەنی معنەوی خۆیانن خاوەنی کەسێتی معنەوی خۆیانن ئەمانە ناسراون و لە ناو کۆمەلگەدا بەردەوام چالاکیان هەیە کاریان هەیە ناسراون خەڵگەزانێکیان خەڵگەزانێ بە چه ئاراستەیە کارەکەن خەڵگەزانێ لە چه پسپۆڕیە کارەکەن بنمونە پەروەردەیە ژینگەیە ئاینیە کۆمەڵایەتیە ڕێگاوبانە هەموو ئەو بوارانەی کە کایە جیاوازەکانی کۆمەلگەن ئەم ڕێکخراوانە کاری تێدا دەکەن و اختصاص و پسپۆڕی خۆیان جیا کردوێتەوە بەشێکی تر لە کۆمەلگەی مەدەنی ئەو کۆمەلگە مەدەنیە ناڕێکخراوەیە کە لە کاتی پێویستیدا سەر هەڵەدات لە کاتی چۆنەڵێ لە کاتێکی دیاریکراوە سەر هەڵەدات زیندوترین نمونە بێنینەوە ئەم ڕووداوی بەداخەوە کارە ساتێکە لە چەمچەماڵ ڕوویدا ڕێکخراوە فەرمیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەوانەی ناسێنراون وەک مامۆستا باسی کرد لە چوارچێوەی تۆڕی ڕێکخراوەکانە بۆ خۆیان هاتنە مەیدان و کەمپەینیان ڕاگەیان پشتیوانیان دەربڕی کاریان کرد بۆەوەی خزمەتی ئەو خەڵکانە بکەن بەڵام لە تەنیشت ئەوانە کۆمەلگەیەکی مەدەنی تر هەیە کە بەدەر لە ڕێکخراوەکانە بنمونە مامۆسایانی ئاینین کەسایەتی دیاری کۆمەڵایەتین مامۆسایانی زانکۆن ڕۆشنبیرانن نووسەرانن هەر کەسێکن کە لە کۆمەلگەداهن ئەمانە لە چوارچێوەی ڕێکخراوێکی منەظەم و ڕێکخراودا کار ناکەن بەڵام بەهۆی حەدەسێکەوە بەهۆی ڕووداوێکەوە سەرەکەن بە یەکا مشورێگە خۆن بۆ ئەوەی کارێک بکەن ئەمانش بەشێکی سەرەکین لە کۆمەلگەی مەدەنی پێویستە ئەمانیش ببینرێن چۆن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەبینرێن ئەم گروپە کۆمەڵایەتیە ناڕێکخراوانەش ببینرێن کە لە کاتە هەستیارەکاندا ئەبینرێن بەرمونە کاتی بوومە لەرزەکەی ساڵی 2016 و 2017 دەربەندی خان ئەگەر بیرمان بێت لە سنووری قەزای شارە زۆر و هەڵەبجە و هەورامان و سلێمانی هێندەی کە گروپە ناڕێکخراوەکان توانیان کار بکەن بۆ پشتیوانی و کۆکردنەوەی هاوکاری و کۆمەکردن لەو قوربانیانە و لەو لێقەوماوانی کە بەهۆی بوومە لەرزەکانەوە هاتنە بوون ڕەنگە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی نەیانتوانی بێ هێندە کار بکەن کەواتە ئەمانیش جێگەی ئەوەن کۆمەلگەی مەدەنی چاوی لەسەر ئەو گروپانە ڕێکخراوانەش بێت لەبەرەوەی ئەوانیش بەشێکی زیندوی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کۆمەلگەی مەدەنی بەگشتین کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە کۆمەلگەی مەدەنی بەگشتی هەم بە ڕێکخراوەکان هەم بە ناڕێکخراوەکانەوە بێتیایە بێت بابەتی سربەخۆبوون هەر کاتێک کە کۆمەلگە سەیری کرد ڕێکخراوێ یان گروپێکی کۆمەلگەی مەدەنی سربەخۆیانە و ناحیزبیانە و بەبێ ئینتیمای سیاسی کارەکات زیاتر لێی کۆ بێتەوە زیاتر متمانەی پێبەخشێت زیاتر کارەکات بۆ ئەوەی لەوێ خۆی ببینێتەوە بەڵام کاتێک ڕێکخراوە حیزبیەکان کە بەداخەوە ئێستا هەموو حیزبەکان دەیەها ڕێکخراویان بۆ خۆیان هەیە کە ڕەنگە وەکو حیزب مافی خۆیان بێت بەڵام ڕەنگە مافی ئەویان نەبێت بەناوی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی سەرفەوە قسە بکەن هێندەی کە ئەو ڕێکخراوانە ئێستا زاڵن ڕەنگە خەڵکانێک سڵیان لێ بکات لێیان نزیک نەبێتەوە بە ئیمکانێت و ئیمتیازاتی زۆریشەوە ڕەنگە ڕازی نەبێت لە ڕێکخراوانە کار بکات لەبەرەوەی ئەزانێ ئەوان سربەخۆنین کەواتە سربەخۆبوون خاڵێکی گرنگ و ئەساسی و پایەیەکی گرنگە بۆ هەر ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی فرەچەشنی
ئەو ڕێکخراوانەی کە کار دەکەن لە بواری مافی مرۆڤ، ژینگە، پەروەردە، فریاگوزاری، ڕۆشنبیری، تەندروستی، خێرخوازی، ئازادی ڕادەربڕین و ئازادی وتن و وشە، هەموو ئەم ڕێکخراوانە کە هەبوون و خەڵک هەستی کرد سربەخۆییان تایە، هەر یەکەمان لە کۆمەلگەدا خاوەنی پسپۆڕیەکین بۆ خۆمان، خاوەنی بیرکردنەوەیەکین، خاوەنی جۆرێک لە کارکردنین، کەواتە خۆمان لە ژێر چەتری یەکێک لەو ڕێکخراوانەدا یان لەو بەشانەی کۆمەلگای مەدەنیدا دەبینینەوە کە کار دەکەن لە بوارە جیاوازەکاندا. ڕەنگە کەسێک لە بواری تەندروستی خۆی لە چوارچێوەی ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی ببینێتەوە، لە بواری پەروەردەی بە هەمان شێوە، لە بواری ژینگەیی بە هەمان شێوە، لە بواری ئاینی و کولتوری بە هەمان شێوە توانەکانی خۆی پەرە پێ بدات. سیر دەکەی کۆمەلگا بۆ خۆی بووەتە بەشێک لە کۆمەلگەیەکی مەدەنی، بۆتە بەشێک لە چالاکی مەدەنی لە چوارچێوەی هەم ڕێکخراوەکان هەم گروپەکانی ناڕێکخراودا. یەکێک لە سیماکانی ڕێکخراو و کۆمەلگەی مەدەنی بەگشتی کاری گشتیە. بۆشاییەکەیە لە نێوان دەسەڵات و کۆمەلگەدا ئەبێ کێ پڕیکاتەوە، ئەبێت چۆن وتمان میدیا بەشێکی پڕ بکاتەوە، ئەبێت ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کۆمەلگەی مەدەنی ئەم بۆشاییە پڕ بکاتەوە. کاتێک هاوڵاتێک لە قەزای شارە زوور دەنگی ناگات بە قایمقام بە سەرۆکی شارەوانی، بە سەرۆکی فەرمانگەیەک، ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و گروپەکانی کۆمەلگەی مەدەنی مکەلەفن بەوەی کە ئەم خەمانە بگەێنن بەلایەنی دەسەڵات، بە دەسەڵاتداران، بە دەوڵەتداران، بۆ ئەوەی لە چوارچێوەی کارێکی گشتی دەستە جەمعیان ڕێک بخرێت، پەیامەکە بگاتە شوێنی خۆی و ئەو گرفتەی کە هەیە چارەسەر بکرێت. ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی یەکێک لە مەهامە سەرەکیەکانی ئەم حەلقەی وەسڵەیە لە نێوان کۆمەلگا و دەسەڵاتدا، بە جۆرێک کە هەم سەربەخۆیی خۆی بپارێزێت، هەم هەمە چەشنی خۆی بپارێزێت، وەک دوو خاڵی سەرەتا کە باسمان کرد. میدیا و کۆمەلگەی مەدەنی ئەگەر لێکیان بدەین، ئیتر لێرەوە باز لە پێکەوەبوونەکەیانەکەین. زۆر کادەوترێت میدیا بریتە لە دەسەڵاتی چوارەم، دەسەڵاتی دادوەریمان هەیە، دەسەڵاتی یاسادانانمان هەیە، دەسەڵاتی جێبەجێکردنمان هەیە. زۆر ئەوترێت میدیا بریتە لە دەسەڵاتی چوارەم، بەڵام بەڕاستی بەس میدیا دەسەڵاتی چوارەم نییە. میدیا و کۆمەلگەی مەدەنی دەسەڵاتی چوارەمە، لەبەرەوەی مەهامەکانیان، ئەرکەکانیان لە سەدا هەشتا هاوشێوەن، بەشێکی زۆری کارەکانیان و ئەرکەکانیان ئەبێ بە یەکەوە بن، ئەبێ تاوکەری یەکتری بن، لەبەرەوەی چاودێریکردنە، وشیاریکردنە، پەروەردەکردنە، ئاراستەکردنە، هەموو ئەم ئەرکانە هەم میدیا جێبەجێیەکات، هەم کۆمەلگەی مەدەنی جێبەجێیەکات. کەواتە ئەکرێ بڵێن کۆمەلگای مەدەنی و میدیا بە یەکەوە ئەبرێ دەسەڵاتی چوارەم لە کۆی پرۆسەی سیاسی و پرۆسەی دیموکراسی و پرۆسەی حکومڕانی و پرۆسە کۆمەڵایەتیەکەدا. پەیوەندی نێوان میدیا و کۆمەلگەی مەدەنی پەیوەندیەکی نەک پێویست، پەیوەندیەکە یەکێکە لە کۆڵەکە زۆر سەرەکی و زۆر گرنگەکانی کارکردنی هەردووکیان. لەبەرەوەی ئەگەر پەیوەندیان نەبێ بە یەکەوە بپچڕێن لە یەک، کەواتە بەشێکی زۆر لە تای تەرازوەکە لاسەنگە بێت. ئەم تای تەرازوەکە ئەکەوێ بە لایەکە کە لایەکەی تر هیچ قورساییەکی نامێنێ، هیچ کاریگەریەکی نامێنێ. میدیا و کۆمەلگەی مەدەنی بە یەکەوە ئەتوانن هوشیارکردنەوە و پاڵنەری کۆمەلگە بن لە ڕووداوەکاندا، لە کاتی پێویستدا، لە چاکەی گشتیدا، لە کۆی پرۆسە گشتیەکەدا ئەتوانن هوشیارکردنەوەی کۆمەلگا و پاڵنەری کۆمەلگە بن بۆ کاری چاکەی گشتی و داڕشتنی ڕایگشتی میدیایە ئەتوانێت ئەم ئەرکە بگرێتە ئەستۆوە. کۆمەلگەی مەدەنیە ئەتوانێت ئەم ئەرکە وەکو خۆی بگەێنێتە پایان کە بەیەکەوە ئەتوانن ببنە بەشێکی سەرەکی لە دروستکردنی داڕشتنی ڕایگشتیدا. ڕایگشتی کەی دروستەوێت لە کۆمەلگادا؟ ئەگەر بیرتان بێت لە ساڵانی پێشوو کێشەیەک لەسەر بەشێک لە زەوی وزارەکانی قەزای شارە زوورە بوو. لە میدیا زۆر باش وروژێنرا. کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی توانیان زۆر باش بێنە مەیدان، جموجوڵێکی زۆر باش دروست بکەن، ناڕەزایەتیەک دروست بوو. بەشێکی زۆر لە میدیاکان هەم ئەوانەی کە لەم سنوورە کارەکەن، هەم ئەوانەی کە لە سنوورەکانی سلێمانی و هەڵەبجە کارەکەن، هاتنە مەیدان، توانیان پەیامەکە بگەێنن بە جۆرێک کە پرۆژەیەک ڕاگیرا، ینی یەکێک لە پرۆژەکان کە بڕیاری لێدرا بوو ڕاگیرا. لە زۆر شوێن بینیومانە کاتێک کە کێشەیەک دروست دەبێت، کاتێک کە ئاڵنگارێک دروست دەبێت لە کۆمەلگادا، کاتێک گرفتێک سەرەڵەدا، کاتێک مافی گشتی ئەخورێ و پێشێلەکرێ، ئەوە میدیا و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنین کە ئەتوان بەیەکەوە سەر بکەن بەیەکەوە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کەیسەکە بجوڵێنن، میدیاژ وەکو بەشێک لە پرۆسەکە کاری لەسەر بکات لە چوارچێوەی هەواڵ، لە چوارچێوەی راپۆرت، لە چوارچێوەی لێدوان، لە چوارچێوەی وەرگرتنی وتەی لایەنە بەرپرسەکان و ڕوونکردنەوەی گرفت و کێشەکە ئەتوانن بەیەکەوە ببنە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکە و گەیاندنی کێشەکە بە لایەنە پەیوەندیدارەکان. میدیا ئەم ئەرکانەی لەسەر شانەکە پاڵپشت و پشتیوان و سەپۆرتێکی باشی کۆمەلگەی مەدەنی بێ. کۆمەلگەی مەدەنی هەر کارێک بکات ئەگەر میدیا
پاڵپشتی نەبێت پشتیوانی نەبێت ڕووماڵی نەکا نەیکا بە هەواڵ کۆنتاکت و تەنسیقی لەگەڵی نەبێت ڕەنگە پەیامەکەی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە سنوورێکی داخرا و لە سنوورێکی جوگرافی بچوو کا بمێنێتەوە بەڵام کاتێک حەدەسێک بێت کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەسەر بابەتێک مانگرتنێک خۆپیشاندانێک گردبوونەوەیەک ئەبینین لە ساڵانی ڕابردوو بینیومانە خۆپیشاندانەکانی مامۆستایان خۆپیشاندانی تەندروستکاران خۆپیشاندانی چین و توێژە جیاوازەکان کاتێک کە میدیا ڕووماڵیەکە و دێتە مەیدان ئەیگوازێتەوە خەڵکێکی زیاترەی بینێت هەموو کۆمەلگا ئاگادارە بێتەوە لێی بەڵام ئەگەر لە هەڵەبجەی شەهید هەڵەبجەی تازە سێ سادق دەربەندی خان لە هەر یەکێک لەم شوێنانە گردبوونەوەیەک ڕووبدا ڕەنگە لە جوگرافیایەکی بچووکتر هەستی پێ بکرێ و پێ بزانرێ ئەگەر میدیا دەنگدانەوەی بۆ دروست نەکا و نەیکاتە بابەتێکی گشتی و ڕووماڵی نەکات. کۆمەلگای مەدەنی بەرامبەر بە میدیا کۆمەڵێک هەم ئەرکی لەسەرە هەم ڕۆڵی هەیە ئەویش کۆمەلگای مەدەنی ئەبێ ببێتە بەشێک لە سەرچاوەی زانیاری بۆ میدیا هەمومان ئەزانین ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە بواری گەندەڵی لە بواری نەبوونی خزمەتگوزاری لە بواری پێشەلی مافی مرۆڤ لە بواری ئازادی ڕادەربڕین لە بواری کەم تەرخەمیەکانی ژینگە ڕەنگە زانیاریان لابێ ڕەنگە داتایان لابێ ڕەنگە ئاسانتر زانیاریان بەدەست بگات بە حکمی ئەوەی بڵاو بوونەتەوە بەناو کۆمەلگایە وەکو میدیا تەنها نین ئەمان توێژێکی زیاتریان لەگەڵە خەڵکانێکی زیاتریان لەگەڵە تۆڕێکیان هەیە ژمارەیەکی زۆر ئەندام یان لقیان لە شوێنەکان هەیە ئەتوان ئاسانترین دەستیان بگا بە زانیاری پێدانی سەرچاوەی زانیاری یەکێکە لە ڕۆڵە زۆر گرنگ و کاریگەرەکانی کۆمەلگای مەدەنی کە بیگەیەنە بە میدیا بۆ ئەوەی بتوانن بە یەکەوە زەجەیەکی ئالامی لەسەر دروستکەن بتوان بێکەوە بیگەن بە ڕای گشتی و ڕایەکی گشتی لەسەر دروستکەن هاوبەشی لە گۆڕانکاری لە فکر لە ئایدیا لە پەروەردە لە کللتور لە ئەو بابەتە گرنگانەی کە پەیوەستن بە کۆمەلگاوە بە تەنها میدیا ناکرێت بێ کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پشکی شێریان هەبێت لە پاڵپشتیکردنی میدیاوە لە پێدانی سەرچاوە و ڕەگەزەکانی هەواڵ و راپۆرت و زانیاری بۆ میدیا بۆ ئەوەی ئەویش بتوانێت بە شێوە میدیایەکە تەوزیفی بکات و بیخاتە بەرچاوی کۆمەلگا بە زمانێک کە کۆمەلگا ئاسانتر بتوانێت لێی تێبگا پاڵپشتیکردنی کۆمەلگای مەدەنی لە میدیا یەکێکی گرنگ لە ڕۆڵەکانی کۆمەلگای مەدەنیە لە کاتە هەستیارەکاندا کاتێک کە فشار لە میدیا ئەکرێ کاتێک کە سانسۆر لەسەر میدیا دروستەکرێ کاتێک میدیا و میدیاکار ڕوبەڕووی لێدان ئەشکەنجە داخستن زیندانیکردن یان هەر یەکێک لەم حاڵتانە بنەوە کە لە ماوەکانی ڕابردووە بینیومانە ئەگەر کۆمەلگای مەدەنی قسە لەسەر میدیا نەکا و پاڵپشتی میدیا نەکات پێم وایە هیچ کەس نابێت ئیتر بەرگری لە میدیا بکات هیچ کەس نابێت بەرگری لە کۆمەلگا بکات هیچ کەس نابێت بەرگری لە کۆمەلگا مەدەنیەکە بکات کە لە ئەساسا کۆمەلگای مەدەنی خۆی بێت هاوکاری میدیا بێت کۆمەڵێک ئاڵنگاری هەیە کە زۆر بە کورتی لەبەرەوەی کات کەم ماوە باسی ئەەکەین کۆمەڵێک ئاڵنگاری و تەحەدیات هەیە لە بەردەم میدیا و کۆمەلگای مەدەنیە کە ئەگەر هەر یەکێک لەم تەحەدیاتانە هاتە بەردەم هەر یەکێک لەم پێگاتانەی کۆمەلگا ئەم تەحەدیاتانە هاتنە بەردەم میدیا و کۆمەلگای مەدەنی ڕەنگە وەگوتمان یەکێک لە تای تەرازوەکە بکەوێت ئفلیجیەک دروست ببێت کۆنتڕۆڵکردنی دەوڵەت بۆ هەر یەکێکیان ئەگەر میدیایان کۆمەلگای مەدەنی لەلایەن دەوڵەت و لەلایەن دەسەڵاتدارانەوە کۆنتڕۆڵ کرا ئیتر کوردوتنی خێری ببەخشە ڕەنگە ناتوانێت پەیام و مەهامەکەی خۆی بگەێنێت ئەمەی کە باسمان کرد ناتوانێت خاوەنداریەتی لە هیچ کام لەم گوتارانە بکات ئەبینین بە ڕۆژی ڕووناک بەشێک لەو میدیایانەی کە ئێستا هەن لەبەری گوتاری حیزبی و گوتاری دەسەڵاتیە گوازنەوە بوونەتە بڵندگۆی حیزبە دەسەڵاتدارەکان کەمترین خەڵک ڕەنگە گوێیان لێ بگرێ ڕەنگە کەمترین خەڵک متمانەی پێیان بێ کەمترین خەڵک متمانەی بە هەواڵ و زانیاریەکانیان هەبێت وردە وردە هاوڵاتی ئەتەکێتەوە یان ئەو ڕێکخراوانی کە ئەیان بینین لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردندا پشتیوانی بۆ یەکێک لە ڕێکخراوەکان یەکێک لە حیزبەکان ببورن ڕائگەیەنن ئۆتۆماتیکی کۆمەلگای تر بەچاوێکی ترەوە ڕەنگەلیان بڕوانێ ڕەنگەلیان دوورکەوێتەوە ئەو توێژێکە سوودمەند بۆ لێی و کاری لەگەڵ کردوون وردە و دەلێی دوورەکەوێتەوە ناپیشەیی بوون یەکێکی ینی خاڵێکی گرنگە لە تەحەدیاتەکانی بەردەم هەم میدیا هەم کۆمەلگای مەدەنی تا ئەو کاتە میدیا و کۆمەلگای مەدەنی گوێ لێ ئەگیرێت کە پیشەیی بوون بپارێزێت کاتێک پیشەیی بوونی خۆت ناپارێزیت لە پیشەکەی خۆت لا ئەدەیت ئەڕۆیت لە پەنا کاری ڕێکخراوەیی لە پەنا کاری میدیایی داخلیکی کارێکی تری ئەجەندایەکی تری جا چه هەواڵگریە چه سیاسیە چه حیزبیە چه ئابووری و بازرگانیکردنە بە پیشە و بە کارەکەتەوە کاتێکە ناپیشەی بوون لە تۆ بینرا ئەمە یەکێکە لە ئاڵنگاریە گەورەکان کە ڕوبەڕووی هەردوو لا ئەبێتەوە هەر کامیان جێبەجێ بکات سێ چوار خاڵ زۆر بە کورتی خەمەڕوو وەکو چارەسەر بۆ ئەم حاڵەتانە ئەکرێت بچووکتری بکەینەوە
لە قەزای شارە زووردا میدیا و کۆمەڵگەی مەدەنی ئەمەی کە هەیە بە تایبەت ڕێکخراوی ئادا کە ئێستا قسە لەسەر ڕێکخراوی ئادا ئەکەین چۆن کار بکەن. دروستکردنی متمان لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیادا کارێکی زۆر گرنگە. هەدەفەکە لەوەیە کە متمانەتان هەبێ بە یەک کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیا متمانەیەکی بەهێزە بوو لە نێوانیانە کەواتە کارەکانی هەردوو لا ئەبنە قورسایی بۆ تەواوکردنی کارەکانی یەکتری و استراتیژی کاری دوولایەنە هەبێت. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە لە بواری هەڵبژاردن چاودێریکردنی هەڵبژاردن یعنی هەمومان زانین پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکە پێویستی بە چاودێریکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیاژ هەیە. کاتێک کە هەماهەنگی هەبوو لە نێوان هەردوو لایە ئەمە هەڵبژاردن بەنمونە بێنینەوە کاتێک کە هەماهەنگی هەبوو لە نێوان هەردوو لادا و استراتیژی کاری پێکەوەی هەبوو بەدڵنیاییەوە باشتر ئاکامەکە یێتە بەرهەم و ئەنجامێکی باشتری ئەبێ. بەڵام کاتێک کۆمەلگای مەدەنی چاودێر بێت و میدیا نەچێ بەلایە و میدیا چاودێر بێت کۆمەلگای مەدەنی پشتیوانی لێ نەکا کەواتە یەکێک لە قاچەکانی جەستەکە ئیفلیجە بێت. ڕاهێنانی تایبەتمەند لە نێوان هەردوو لادا هەبێت زۆر گرنگە. میدیا و کۆمەلگای مەدەنی بەردەوام ڕاهێنانیان هەبێت بۆ ئەندامەکانی خۆیان بۆ کارکردنی هاوبەش لە نێوان هەردوو لادا بۆ ڕاهێنانیان لەسەر ئەو گوتارە هاوبەشەی کە ئەبێ هەبێت بۆ پاراستنی کۆمەلگا و چاکەی گشتی و ئاراستەکردنی کۆمەلگا بۆ هۆشیارکردنەوە. دووبارە پیرۆزبایی لە هاوڕێیان لە ڕێکخراوی ئادا ئەکەم ببورن ڕەنگە کەمێک کاتم درێژ کرد بێتەوە بەڵام چەند خاڵێکە بۆ حەزم کرد باسی بگەم تا بگەنە چارەسەر ببورن سەرمێشاندن حتمما وەکو کۆتا پانێڵز ڕەنگە کەمێک ڕەزا قورستر بوو بم بەوەی کە کاتەکەم زیاتر بوو بێت. دیسانەوە سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان. زۆر سپاس بۆ ئێوەش سپاسانەکەم لە شتان ساغ بێ بێگومانم لەوەی کەوا ناوەڕۆکی بابەتەکانتان سوودێکی گەورە بە ڕێکخراوەکە ئەگەیەنێ و هیوادارن وەکو زۆنی CPD بتوانن هەمیشە دەستان بەم ڕێکخراوە بێت و بتوانن پاڵپشتێکی زۆر باش بوو بێ بەشتان ساغ بێ.